ینی بەگشتی هێرش بۆ سەر تەلەبیب هەبوو وەروەها ئیسرائیل و قودسیش بە هەمان شێوەیەک بوو لەو شارانەی کە لەلایەن ئێرانەوە بە هەمان شێوە کرایە ئامانج و چەند ناوچەیەکی بردومان کرا. دوێنێ شەر بە هەمان شێوە ئیسرائیل کۆمەڵێک ئامانجی دیاریکراوی لە ناو ئێران لە شارە جیاوازەکان بردومان کرد و ناوچەکان هەستیار بوون و بە دیاریکراوی وەکو دوێنێش دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە بە تەواوەتی ئەوان نەتوانن بڵێن ینی ئەو ئامانجانی کە بردومان کراون لە کۆماری ئیسلامی ئێراندا لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە ینی ژێرخانی وزە و هەروەها ژێرخانی پەیوەندیەکان و ژێرخانی دەریایی کۆماری ئیسلامی ئێرانە و ئاسمانی ئێرانیش بە تەواوەتی وەکو ینی بەرپرسانی باڵای ئەمریکا و ئیسرائیل ڕایەگەن کە لە ژێر کۆنتترۆلی ئەوەندایە. بەڵام ئێران لە دوای هەڵبژاردننی ڕێبەری نوێ